طاوە بەخێر بێن سەر چاوان خۆشەویستان ببورن ئەوە هەڵەی تەکتیشی و ناویشیە بڵێن تەکنیشی و فەن و فنونات و ئەو شتانەیە جاجار ئەوەی دێ احتیادی بە سنیکی فراوان وەری بگرن کاکە هیچ نییە قرس نییە زۆرە مۆزوعانە ئێستا تاوە بامش بەرم بۆ ئەکاونتێک بۆی بەرادرانی ئەکاونتیش لێوە بیبینن خۆ ناکرێ ئەوان بەجێبی هەرن هەروە نابێ بەخێر بێن سەر چاو سەر چاو عینێکی بۆ لە چاوکەم کوڕەکان یان نایەوێ خۆ ڕیشمان لێشتوەتەوە بەڵام بەخوا بێ بیتاشین برا بە عەمەل نایەت خۆشەویستان ئەم شەو لەسەر دوو بابەت قساکەین دوو تەوەر بەڕاستی یەکێکیان کەس خۆی لە قەرە نەداوە بەڕاستی تاوەکوی ئێستا بەڵام بەندە ئەم شەو خۆی لە قەرەدەم و هیوادارم کە بتوانم کۆمەڵێک ڕاستی بڵێم بە چاڕوونی بدەم و بە خەڵکیش بڵێم کە تۆزێک ئاگیان لە خۆم تۆزێک عاقڵ بن بەڕاستی ئاوا نابێت یەک دەقیقا وەسم تاوەکو هەموو بەڕێزانێک کۆ بنەوە یا ئەوانەی کە ئاگایان لێمانە دوایی و ئەچمەنە بابەتەکان جابە خۆشمان تەرتیب بکەین بەڕاستی ئەو برادەرێکی زۆر ئالەماتە سێڵێ ئەنە شوێ بچێ بە چاویە ئەو بەڕاستی مشکیلەیشە باشە ئازیزان بەخێر بێن سەر چاوانی بن هیوادارم کە زۆر زۆر باش بن خۆشەویستان دوو سێ قساکەم لەسەر چی بڵێم لەسەر هینێک لەسەر گەرمە قسەیەک هەیە لە بابەتانەوە بەڵام من لە مەلا یاسینی گۆرەوی فرۆشەوە دەست پێ یەکەم جارێک ئاگام لێ بوو مەلا یاسین ئەڵێ چی ئەڵێ کاکە ئەگەر عەرەب نەیە بۆ کوردستان شوقە نەکڕێ ماڵ نەکرێ ماڵمان وێرانە بێ ئەمە بێ یعنی سێری ئەممانەکە کاکە یعنی بەشە تۆ تەنها و تەنها لەبەر خاتی بەژەوەندیەکانی خۆت لەبەر خاتی پوڵ و پارە و ئالەم بابەتانە بەلاتەوە ئاسایی بێ هەموو عەرەب بێت لە سێمانی لە شوێنەکانی کەیە بێ بڕوا شوقە بکڕێ و خانوو بکڕێ تەنها لە بەجیرفانی خۆت باش نییە ئەمەیەکە جا ئەمانە خۆشیان ناوە سەرمایه‌داری نیشتیمانی کورەبا بە سەرمایه‌داری نیشتیمانی ئێوە سەرمایه‌داری خاکفرۆشن بەڕاستی ئێوە تەنها و تەنها و تەنها جگەر لە گیرفان پڕکردن هیچ مانایەکیتان بۆ ژیان نێشتەوە بەڕاستی عزیزان ئەمەی کە لەم چەند ڕۆژەیە کۆمەڵی خەڵک سەباسی لەسەر کرد و ئەوەشی کە لە باشوور ڕوئەدا بەڕاستی بابەتی ئازادی نیشتەجێبوون و بەیەکەوە ژیان نییە ئەمە تعریبێکە بەرنامە بۆ داڕێژرا و ئاوا بڕوات 50 ساڵی تر سلێمانی و هەولێر زۆربەی قەزا و ناحیەکان ئەمانە هەمووی بە عەرەب دەکرێن خۆشەویستانی من لە مێژووی دنیاە گۆڕینی دیمۆگرافیا ناسنامەی نەتەوەکان بەشێک بووە لە استراتیژی جینۆسایدی فەرهەنگی یعنی ئەمە شتێک نییە کە تەنها بۆ کورد ڕووی دابێت و ئەمە ڕێگایەکی سپیە و ترسناکترین ئامرازی دەسەڵاتداری تۆتالیتارە بۆ چەسپاندنی هەژمونی خۆی و بۆ ئەوەی کە بتوانێت زۆرترین خاک داگیر بکە زۆرترین فەرهەنگەکان بکە بەژێر هەیمنەی خۆیەوە و وا بکە کە ئەم نەتەوە زمان و کەلتور و دابڕوسومە ئاسەواری نەمێنێ لە هەر وڵاتێکی دیاری کراوە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژووی عێراق خۆی عێراق عەرەبیتیان نەبووە بەڕاستی بە ناوی دینەوە گاف بە گاف هاتوون و فەتحیان کردووە ئێستا ئەیبینین خەریکە ئەچن بۆ تەیەڵ و بیارە و بۆ شاخی سوورین باش نییە لەو کاتەیشەوە کە عێراق دروست بووە عەرەب کردوێتی بە دیاریدا ئەمەش تەنها بەواتای بە عەرەبکردنی زمانەوانی ئاسایی نایە بەڵکو هەوڵی تەواوە بۆ سڕینەوەی ناسنامەی نەتەوەی و نیشتیمانی بڕۆن ئێوە سێری خانەقینکەن سێری مووسڵکەن سێری دێیان جێگای تر بکەن لە کوردستانی باشوورە چۆن بە عەرەب کراوە حیزبی بەعس لە ساڵی 1968ەوە گەلی کوردی کردوتە ئامانج و ئەو ئەقڵا کە لە بەعسیزمەوە ماوەتەوە هەتا بە ئێستا لە ژێر ناوی تر و ڕەنگی ترە هەروە بەڕاستی بەردەوامی هەیە پان عەرەبیزم کراوەتە ئایدۆلۆژیا کە هەمووتان ئەزانن میشیل ئەفلەق تیۆریزەی کردووە و تا بە ئێستا بوونی کورد لەوەی کە پێی ئەڵێن عێراق بەڕاستی ئەوان بە هەڕەشەیە زانن
ئەمەش بەمانای کەلیمە دیدگایەکی شۆفێنیە کورد و زمان و کەلتورەکەی هەتا جوغرافیاکەی وەکو نیشتیمانی عەرەب دەبینن ئەوان پێیان وایە کوردستان بوونێک نییە کە ئەوان سەر لێسەرکەن بەشێکی ئەمە بۆ دزینی نەوت بووە بە تایبەتی لە کەرکووک و هەندێک جێگای تر مەسەلەن تۆ بڕۆسی دیقەت لە کەرکووک بن کەرکووک بە تەواتی لە هەرێمی کوردستان دابڕاوە باشە بە عەرەب کراوە لە واقع عێراق ئەڵێ کەرکووک شاری خۆمانە تورکیش ئەڵێ کەرکووک شارێکی تورکیە ئەوە بۆیە لە دروستبوونی عێراقەوە تعریب پرۆژەیەکی ئەندازیاریە و بە شدت کاری لەسەر کراوە واتە کار بۆ سڕینەوەی ناسنامە و گۆڕینی جوغرافیا کامەش پێی ئەڵێن جینۆسایدی سپی کاتێ ئێستا سیرەکەی هەولێر سەدان هەزار ماڵی عەرەبی تیابێ ئەمە بۆ خۆی هەر کارەسات نییە ڕێک بە عەرەبکردنی ئەو شارەیە بەڕاستی 50 ساڵی تر نەک هەولێر سلێمانی و قەزا و ناحیەکان ئەکەونە بەردەم هەڕەشە جاکە ئەم تۆ ئەمڕۆ دەرچیناکەی کەیفی خۆتە بەڵام سبەینێ نەوەکان ئەبێ باجەکەی بدەن حکوومەتی بەعەس کاتی خۆی یاسایەکی هەبوو لە ژێر ناوی تەسیح القەومیە واتە ڕاستکردنەوەی نەتەوە هاوڵاتی کوردی ناچار ئەکرا کە لە تۆمار و بەڵگەنامەکانە خۆیان وەکو با بڵێن بەڵگەنامە هینی خۆیان بگۆڕن با بڵێن هەوێی قەومی خۆیان بگۆڕن و بیکەن بە عەرەب زۆربەی ناوی گەڕەکان ئەگۆڕی حتا تۆ ئەگە سێری مێژووی عوسمانیەکان کە هاتوون بۆ کوردستانی باشوور و هەتا ڕۆژهەڵات ڕۆشتون زۆربەی گوندەکان و شوێنەکانی کردە بە ناوی تورکی بڕۆ ئێستا لە باشووری کوردستانە دەیان جێگامان هەیە هەر هەمووی ناوی تورکیە بۆچی عوسمانیەکان بە بەرنامەوەیان لێ کردووە هەسا ئێستا ڕەنگە نێتەوە مێشکم بەڵام دەیان هین هەیە ناو هەیە کە هیچی ئەمانە بەڕاستی کوردی نین هەر هەمووی تورک گۆڕیوێتی کاتی خۆی کە هاتوون داگیرکەر کاتێتە هەر شوێنێ چونکە ئەو وەکو میوان نایە یاوەکو هاوڵاتیەک نایە بڵێ من ئەمە لێرە بژیم ئەو بە بەرنامەیە بۆ ئەوەی کە هەموو شتەکانی تۆ بگۆڕێت مەسەلەن گەڕەکی ڕەحیماوە لە کەرکووک ناویان نابوو حەی العروبە بەڵێ قەرەتەپا قەرەداغ زۆر جێگا هەیە ئەزاری ئارام ئەحمەد کە ئەمانە هەموو ناوەکان گۆڕیوە کاتی خۆی سەردەمی عوسمانیە گۆڕ بە گۆڕەکان باش نییە یان ئەچون چیان نەکرد بڵێن بەعەس ئەچوو سنوورە ئیداریەکان ئەچون هینیان نەکرد ئەوشیان ئەگۆڕی ساڵی 1976 قەزای چەمچەماڵ و کەلار کە سەر بە کەرکووک بوون ئەوانیان دای ئەبڕن ئەی بەستنەوە بە سلێمانیەوە باشە بۆیە خۆشەویستانی من تعریب تۆقێنەرە ئەقلیەتی عەرەبی تۆتالیتاری شۆفێنیە هەرچی ئامرازە بەکاری ئەهێنن بۆ گەیشتن بە ئامانجە مێژوویەکانیان بۆ دەست بە سەراگرتنی خاشی کوردستان و بۆ نەهێشتنی کورد و فەرهەنگ و داب و ڕسوم و هەر هەموو شتێکی بەڕاستی ئەمە بۆ خۆی کارەساتەکەیە ئەو قسانەی کە ئێمەمانان ئەەکەین ئەو ترسەی کە ئێمە هەمانە ئەمە شۆفێنیزم نییە بەڕاستی چونکە ئێمە قوربانی شۆفێنیزم بەڕاستی حتا ناسیۆنالیزمیش نییە ئێمە قوربانی دەستی ناسیۆنالیزمی عەرەبی و تورکی و ئەم بابەتەن چونکە ئەوان ئەیانەوێ خاکمان زمانمان کەلتورمان هەموو شتێکمان ببن بۆ خۆیان باش نییە بۆیە ئەمە نەک دادپەروەری نییە بەڵکو بەڕاستی کارەساتیش جا ئێستا ئیسلامە سیاسیەکان وەکو کۆمۆنیستەکان کاکاتی خۆشی باسم کردووە هەردووچیان لە یەک شوێنان ئەمیان بەناوی ئەنتەرناسیۆنالیزمی دینیەوە ئەمیان بەناوی ئەنتەرناسیۆنالیزمی کرێکاریەوە باش نییە لە کاتێکە نە ئیسلامی سیاسی فارسەکان و عەرەبەکان و تورکەکان قسەی واکەن و کاری واکەن نە کۆمۆنیستەکانی تورک و عەرەب و فارسیش کاری واکەن بەڕاستی تەنها کووردە کاکە بەم دوو ئایدیایە ئەحمەق کراوە بەمانای کەلیمە و هاتووە بەشەر قسەیەکە کەسە کاکەوە فاشیزمەوە نەتەوەپەرستی و ئەرەب قسە قۆڕ و قسە پوچانە بابا ئێمە وجودمان لە خەتەرایە بەڕاستی بۆیە ئەم دوو حرەکەی کۆمۆنیزم و ئیسلامی سیاسیە هەردووشیان هەر یەکە بە ناوێکەوە بەڕاستی کار لەسەر ئەوەکەن کە ئێمە هیچ شتێکمان نەمێنێ بەڕاستی لە کاتێکە نەکرێکاری عەرەب نەکرێکاری تورک نەکرێکاری فارس نە ئیسلامیەکانیان ئەمە نەحساب بۆ گەلی ئێمە بۆ نیشتیمانی ئێمە ناکەن بەڕاستی بەس ئێمە حساسەر ئەوان ناکەین بڕۆن ئێوە ئازیزانی ئارام ئەحمەد سەرتاپا ئەدەبیاتی ئیسلامیەکانی تورکیا بخوێننەوە و ببینن یەک پەرەگرافیتیان نییە کە دژایەتی ئەتاتورک بکات لە کاتێکە ئەقلیەتی ئەتاتورک لە ڕاستیە ئەتوانم بڵێم بەمانای کەلیمە ڕەگی فاشزمی قەومی تورکیە لە واقع باشە یعنی فاشزمێکە جگەل لە تورک هیچ کەسێکی تر بە مرۆڤ نازانێت باشە کەچی ئێمە وەکو کورد لە باشوور
بەس سلێمانی و هەولێر و دووهۆکمان بەدەستەوە ماوە پێمان ئەڵێن با پڕ بێ لە عەرەب ئەو قسانە مەکەن ئەوە ناسیۆنالیزمە ئەوە نەتەوەچێتیە ئەم قسان بەڕاست ئەمان ناکەن ئەمەش بە فیتی داژیکەران بەڕاستی ئەو قسان ناکرێت لە کاتێکدا هێشتا کورد دەستی نەگەیشتەوە بە چەمشی نەتەوەیەکی یەکگرت و کە خۆی خاوەنی نیشتیمانی خۆی بێ کە خۆی ئەوە بێ ئێشتا ئەوە تاڵێ ئاردی ناو گەنمە لە حەقیقەتا خۆشەویستان بۆیە کورد ئەسڵەن ناسیۆنالیزمی هەر نییە تا خەڵکانێک بێن دژایەتی بکەن و بیانەوێ ئەوەی کە هەیە لە بۆتەی پان عەرەبیزم و پان تورکیزمە بیتوێننەوە باشە ئازیزان معقول نییە مەلایەکی سەخیف لە دهۆکە ئەڵێ دزداشە خەتی سوورە لە کاتێکا کەس نەهاتۆ سوکاتی بە جلوبەرجی ئاڵا و جلوبەرجی هیچ نەتەوە هیچ کەسێک با بەڕاستی ئەوان سوکاتی بە ئێماکەن باش نییە ئەوەی کە هەیە دزداشە مڕشی عەرەبە پەیوەندی بە ئێمە نیە بەڕاستی لای ئەوان و نۆکەرەکانی پیرۆزە کەیفی خۆیانە بەڵام لای ئێمە تەنها قوماشێکی سپیە و خەڵکانەکەن لە بەریەکەن و تەواو ئێمەش لە کوردستان کاتی خۆی من لە بیرمیێت کە مناڵ گونیانە بڕی بە تایبەتی کوڕان کە گونیانە بڕی ئەچون شتێکی ویان بۆ لەبەرەکردن وەکو دزداشە تاوەکو هەفتەیە دوو هەفتە گونەکەیان چاگە بۆ برینەکەی ساڕێژە بوو ئینجا لایەنە بن ئێمە هەمیشە بۆ ماوەتۆ بۆ گونبڕ باشە لە ڕاستیە لەبەرەوە جلی ئێمە نییە کاکە جلی ئەو شاخ و داخە نییە ئەوە هینی عەرەبە کە 24 سەعاتە گونیان هەڵتاقەڵن ناوێ ئەلەنێژ هەر باوەڕکە دزداشە بۆ ناوچە ئێمە هەنای بەڕاستیم کەچی مەلایەک لە بەدنانە ئەوەندە ئەحمەقە ئەوەندە هەسیل کراوە یەک دانیشێ باسی ئەوان دزەهێڵی سوورە وڵای هێزی تەڕەماشیش نییە باشی هەر هێزی تەڕەماشیش نییە ڕاستیە بۆیە لای ئێمە جلی کوردی کەلتۆری کوردی زمانی کوردی جەژنەکانی کوردی نەورۆزی کوردی خەتی سوورە و ئەمە مقدس و ئەمە لە ئێمە پیرۆزە بەڕاستی و دیفاعش لەمە ئەکەین لە واقعە جا ئەو نۆکەرانە کە بە ناوی ئیسلامی سیاسی و ئەمڕۆ هاتوون لە یەکگرتووی ئیسلامی و لە کۆمەڵی دادگەری ئەوان ناخوان نەبینەوە لە ئیخوانی سەلەفیە کە نۆکەری داژیکەرانی عەرەب و تورکن ئەوان بە بەرنامە ئەیانەوێ هیچ شتێک بۆ ئێمە نەهێڵنەوە لەبەرەوە ئەبێ ئێمە بەڕاستی لیان بدەین پیان نەپکێشینە واقعە بۆیە لەو بابەتەیە من ئەسمە دەرەوە کۆتایی پێێنم ئەسمە سەر بابەتێکی زۆر سەیر و سەمەرە کە تاوەکو ئێستا ئێوە دەرتان پێ نەکردەوە بەڕاستی بەڵام بەندەی مخلیس ئارام ئەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دەست دەرشی پێکردووە و ئێستا بۆتان باسەکەم ئەوە بابەتە کۆتایی پێ خۆشەویستم یا الله عەزیزە ئەمەوێت باسی شتێکتان بۆ کەم ئەویش خۆگۆڕین دووڕووی لەلایەن بەکارهێنەرانی کوردی نێو تۆڕە کۆمەڵایەتیەکانە لە ناو لە دەرەوەی وڵات ئەم بابەتی بەشی دوو هەمە بە تایبەتی هیوادارم کە زۆرترین کەس بیبیستێ و گوێی لێ بگرێ و بزانن کە ڕاستیەکان چۆن و چۆن نییە خۆشەویستانی بەندە یەکێک لە دیاری دەهارە ناشرینەکانی چەند ساڵی ڕابردوو کە من لە سۆشیال میدیا ئاگام لێتی لە لای زۆرینەیەک لە خەڵکی هەرێمی کوردستان نمایشی ساختە خۆگۆڕی دژبەیەک بووە لە دەربڕینی ڕاوبۆچوون و هەسوکەوت و بانگەشەی سەر ئەکاونت و پەیجەکاندا ئەوەندەی کە من لەویا دووڕووی و ساختەکاریم بینیوە بەڕاستی نمونەی زۆر کەمە سەردەمی پاڵتا گوانە بوو چونکە لە پاڵتاکە کەس دەرنەئەکەوت ئەو سەردەمانە کە خۆیان لەم دیاریدانا ئەبیننەوە لەلایەن هەردوو ڕەگەزەوە بەبێ جیاوازی واتە ڕەگەزی نێت و ڕەگەزی مێ بەڵام ژنان لەم ژیاریە بەشی زۆریان بەرئەکەوێ بەهۆی ئەوەی کە ڕوخسار و جەستەیان دووچاری شەرمەزاریەکی بێوێنە ئەکەن ئازانی ئارام ئەحمەد جا بۆتان باسەکەم کە چۆن بەهۆی فیلتەر و بەرنامەکانی چاکردن و مۆنتاژی ڕوخسار و کێش و باڵا و شێوازی دەرەوەیان دیاریدەکان خۆیان لەم چەند جۆرە کەسا ئەبیننەوە کە من ئاگام لێیانە بە وردی وە سەرنجم لێداون بەڕاستی ئەمەش ئەگرێتەوە بۆ باوەڕ نەبوون و بێمتمانەیی بە ڕوخسار و جەستە و باڵای خۆیان واتە خۆیان باوەڕیان بە متمانەیان بە خۆیان نییە بە ڕوخسار و دەموچاویان نییە بە جەستەیان نییە بە باڵایان نییە بە جۆرێک خۆیان ئەکەن بە مرۆڤێکی وەهمی ناوجیهانی سۆشیال میدیا و فیلتەرەکان خۆشەویستانی ئارام هاوکات دەم لە هەندێک بابەت ئەکوتن کە کاری ئەوان نییە بەڵام لە پێناوی خۆنمایشکردن و ناوبانگ خستنە دەست و ئەمانەیە
یەن ئەبن بەشی کاری سیاسی، ئەبن بەشی کاری فەلسەفە، ئەبن بەشی کاری کۆمەڵایەتی، تەنانەت هەندێک ڕەخنەی جۆرا و جۆر ئەگرن لە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە کە چەتەکانی پارتی وێشێتیە. با سەرەتا لە ژنانەوە دەست پێ بکەین خۆشەویستانی ئارام ئەحمەد. جۆرەکانیان بەم ناوە وەهمیانە خۆیان دەرەخەن. کەسی سیاسی، شارەزای سیاسی و شرۆفەکردن، شارەزای کۆمەڵایەتی و دەروونناسی، شارەزای کۆمەڵ و کێشەی خێزانی، هەندێکیان خواردن دروستەکەن، چێژ لێنێن، فڵان و فیسار و ئەلم بابەتاناکەن. ئەگەر هەموو ئەمانە بکەن بەڵام وەکو خۆیان بیکەن بەڕاستی شتێکی ئاساییە. بەڵام تۆ بێی خۆت نمایشکەی، یعنی تۆ کەسایەتێکی لاوازت هەیە و متمانت بە خۆت نییە، بۆیە هیچ شتێکت لە خۆت ناچێ بەڕاستی. هەندێکیشان ڕۆژنامەوان و بەناو میدیاکارن، هەندێکی دیکە ناوی نووسەر و شاعیر لە خۆیان ئەنێن، هەندێکیان هونەرمەند، شانۆکار و شێوەکار و ئەرم بابەتان. بۆیە شێوەی ئەم جۆرە ژنە خۆگۆڕانە هاوشێوەی تەوژمی وێنە ساختەکانی ژنە مۆدێلەکانی هەرێمی کوردستانە. بە جۆرێک لێوی گەورە، ڕوومەتی ئاوسا و چاوی گۆڕا و برۆی گۆڕا و قژی گۆڕا و ڕەنگی ساختەی چاویان ساختەیە، قژیان ساختەیە و پڕ و درێژە، جەستە و باڵیان ڕێک بووکەڵەیە لە حەقیقەتە کە ڕسمەکە ئاوا بڵاوکاتۆ ڕێک ئەڵێ بووکەڵەیە لە واقع. یعنی لە ئینسانی نۆرماڵ ناچێ خۆشەویستانی ئارام ئەحمەد. باشە هەر ئەسڵەن لە ئینسانی ئاسایی ناچن ئەمانە. باش نییە؟ ڕێک بووکەڵەیەکن کە من لە سوشال میدیا ئەیان بینم. باش نییە؟ ڕوخساری ئەمانە ئەسڵ نییە، هەموو گیانیان جگە لە مایکەپ فیلتەریش کراوە، دەم و چاویان باڵایان گەردیتیان نییە، یعنی کاغەسیش بەقەدەر ئەوانە سافۆنوس نییە. بە عەمەلی خۆشیان ببینە هەموو گیانیان چ چولۆچە بەڕاستی ئەبێ ئوتویکەیت. باشە کاکەجیان؟ زۆرێک لەمانە ئەگەر خۆیان ببینی سەر سڕ ئەمێنەیە کە لە سەدا هەزار جیاوازی هەیە و بە تەواوەتی ئەمانە خەڵکانی وەهمین. باش نییە؟ 50 ساڵەکەیان وەکو 20 ساڵانێک خۆی دەرەخا لە سوشیال میدیایە. هەرە ناشرینەکەیان ئازیزان وێنەکانی ببینە ئەڵێ ئاه باوکە ڕۆ ئەبێ ئەمە چی بێشتی ئاوا جوان چۆن دروست بووە، ئەمە بەم ناڵی چی خواردووە، ئەمە کاکە، ئەمە چۆن ئەمەندە ناسک و جوانە، چۆن ئەمەندە بێ خەوشە، چۆن لەکەیەکی تیانە، ئاوا سەی دەکەیت چۆن ئەمە دروست بووە، هەر هەمووشی درۆیە، هەمووشی خەڵەتاندنە، هەمووشی خۆ گەوجکردنە بەڕاستی. زۆر جاران ئەڵێم ینی خۆم بیرەکەمەوە ئەڵێم باشە تۆ ئاوا خۆ دەرەخەی سوشیال میدیایە بۆچی؟ بۆی بڵێ من جوان مستەنجی پیاوان ڕابکێشی. ئەگەر پیاوێک پەیوەندی لەگەڵا دروست کردیت و ئەگەر تۆش ڕازی بوویت باشە لەوە ناترسی ئەگەر تۆی بینی تێبگە ئەمە خۆت نیت، تەنها ژنێکی ئاخر با قسە نەکەم کۆڵەوار و بەدبەخت و داماوی ئەو ئەزانە کە تۆ ئەسڵ نیت. ئەی ئەو پیاوە چۆن لێ ڕاناکە زەحمە نەبێ ئەو کاتە؟ ئەخ تۆ بینی پێشای خۆتە لە ناو سوشیال میدیای هەر لە خۆ ڕسمێک بینی زۆر زۆر جوانە، تۆش پیاوێک گێت پەیوەندی پێوە کات و قسەی بۆ کاتەوە داوی خۆشەویستی و ئەنە بابەتانەوە. موعیدێک دانیشی وەکو لەتیفی سەلەفی بە نمونە، ئەوە موعیدێکی دانا کاتێککە ئەی بینی ئای قورب بۆ سەرم ئەمە ئۆنلاین جیاواز و ئەمە تیژیان جیاوازە کاکەجیان. باش نییە؟ ئەمە هەر لە وایە ئەگەنا بە عەمەلیەکەی ئەڵێ ئاری هەرسینە کاک ڕێقعێن ئاری هەرسین. تۆ بێنە پێشای خۆ کاکەجیان، بێنە پێشای خۆ لە سوشیال میدیا حەز لە ژنێکەیت و دوای ئاری هەرسین بێتە بەردەست ئەبێ چ حاڵێکی هەبێ ئەو کاتە کاک چۆن خوڵکرێ بەسەرتایی هەوە. باشە ئەمە کاساتەکەی ئەزانی ئارام ئەحمەد. باش نییە؟ بۆیە ئەو بیر و باوەڕێی ئەم ژنانە لەسەرەوە لە نووسین دەڕبینەکانیانە بانگەشەی بۆ ئەکەن کە بریتیە لە چی؟ لە کۆمەڵی بیر و باوەڕ خۆشەویستانی ئارام ئەحمەد. ژنێکی بەهێز ئایدۆلۆجیای چاپ، مارکسی، کۆمۆن، ئاپۆیی، پەکەکە، ئیسلامی ڕوود، ئیسلامی سیاسی، سەلەفی، ئیخوانی، هەموو ئەم باوەڕانە لەسەرەوە نمایش ئەکەن، بەڵام لە ژێرەوە بە تەواوی لە ژێر کۆنتڕۆڵی جیهانی وەهم و تەکنۆلۆژیای جیهان و فیلتەرەکانی سناپ و تەکنیکەکانی زیرەکی دەستکردە. باشە ئەم جۆرە ژنانە ناتوانن بەبێ ئەم فیلتەر و بەرنامانە خۆیان نیشان بدەن و وێنەکەیان بڵاو بکەنەوە. بەڵام چۆن نەتوانن بیر و باوەڕەکانیان یان ئەو بیرۆکە و بواری ئەوان بانگەشەی بۆ ئەکەن بخەنە خزمەتی کۆمەلگا و چۆن ئەتوانن بەخۆیان بڵێن نوخبە؟ هەڵبەتە چەند ژنێکیش ئەناسم لە دوورەوە بەڕاستی کە زۆر کەمن
باشە یەکسەر ڕوخسەریان دیارە کە خۆیانن بەڵام ئەوانە زۆر کە من نامێن ناویان برن بەڕاستی زۆر کە من زۆرینەی ئەمانە بوون بە بووکەشوشە بەڕاستی باشێ کاکە من ڕسمم بینیوە نردومە بەریتانیا وتمە ئەرێ برادەر ئەم ئافرەتە ناسن وتیانە کاکارام وتم باشە مە ئەسڵەکەی چۆنە ئەسڵەکەی بۆ نردوم ئەو ڕسمێک کە ئەم دایناوە تەمەنی 20 ساڵە بێت 55 کیلۆیە دوایە ئەسڵەکەیان بۆ نردوم 90 کیلۆیە باشە کاکە ئەڵێ هەمەی حاجی مەحمووە کاتی خۆی کە لە شاخا بۆ دەبابەکەی پیانە دەبابەکەی حسک 120 کیلۆیە نازانم ئەمە چۆنە بێ بەڕاستی کاکە ینی ئەم هاوکێشەیە چۆنە بێت بەڕاستی چۆن شتیوە ئەبێ کاکە نابێ بەڕاستی نابێ کاکە بۆیە ئەگەر ئینسان مێشکی پڕ و کامڵ بێ ئەبێ خۆی بێت ئەگەر خۆی نەبوو ئەوە نەخۆشە بەڕاستی و کەسیش ناوێت جۆری ئینسانی نەخۆش بکرێت تۆ کاتێ متمانە بەخۆ نەبێ سەرقاڵی خۆ دەرخستنی دنیای خەیاڵی بی هەموو گیانت تەزویر بێ ڕوخسارت ئەسڵی نەبێ نەتەوێ ئەتەوێت چی بە خەڵک بڵێ بەڕاستی یعنی خەڵک چی لە تۆ فێر بێ چاوەکە هەر مکیاجیشیان نەکردو خۆتا ئەو سەردەمانە مکیاجیشە بۆ بەڕاستی هەتا مکیاجیشیان نەکردو لە واقع باش نییە بەڕاستی بێ ئاری یاسین بۆیە زۆرێک لەو ژنانە کاتێ وێنەکانیان ئەبینی لە سۆشیال میدیا و ئەکاونتەکانی خۆیان سەرسوڕ ئەمێنێ کە سافە لووسە بێگرەیە بێعیبە کاتێ لە جێگایەک کۆڕێک کۆبوونەوەیەکە ئەیبینی هەستەکەی چۆن جیاوازەکەیان ئاسمان و ڕێزمانە ئەمە جگەل لە خۆ خەڵەتاندن بەڕاستی شتێکی تر نییە هەندێکیشیان لە ژیانی کۆمەڵایەتیە هەر ئەسڵ خۆیان دەرناخن بۆی کە بە درۆ نەکەونەوە بەڕاستی باش نییە و هەست بە شەرمەزاری ئەکەن بۆی کە لێرە بە جۆرێکی ترە بۆیە ئەو ژنەی هەکبەی مێشکی پڕ بێ لە مەعریفە و بە شوێن داهێنان و فکرەوە بێ سەرقاڵی توێژینەوەیە سەرقاڵی خوێندنەوەی قوڵ و هەمەلایەنەیە باشە لەو لە هەر بەشەکە کە کاری تیاکە نایپەژێتە سەرخۆ نمایشکردن و ئەرکی ئەویش نییە بەڕاستی پیا چۆن سەیریەکە چونکە ئەگەر پیاوێ ژنێکی خۆش بوێ هەرچی بێ هەر خۆشەوێ بەڕاستی باش نییە ئەو پیاوەی کە تەنها و تەنها بە شوێن جوانی ژنان ڕاکە ئەوە پیاوێکی دۆڕاوە با باش بیزانن چونکە مەسەلەکە تەنها بە جوانی کۆتایی نایە لە واقع خۆشەویستانیانە محمد کەواتە ئەمانە نەخۆیان شتن نەنووسینیان نەفکریان نەبوونیان بەڕاستی تەنها بووکەڵەن و بەس باشە لەگەڵ ڕێزمە بۆ ئەو کەمە ژنانەی کە خۆیان و ئەسڵن بەمانای کەلیمە ئەوەشمان هەیە چەند ژنێکە کە ئەزانین پێشەکە ناویان بەرن بەڕاستی بەڵام بەداخەوە زۆر کەمن دووسێدانین ئەینا هەمووی ئەڵی بووکەڵەیە بەڕاستی خۆشەویستم اینجا پیاوان با بزانین چۆن دووڕووی و نمایش ئەکەن ئەوانش لە سۆشیال میدیایە یەکەم بانگەشە بۆ ئازادی ژنان و وەرگرتنی مافەکانی ژنان طبعا کەس نییە بەقەدەر پیاوی کرد سوکایەتی بە ژن کە ژن کوش بێت ئەمە بێ کەچی لە سۆشیال میدیا هەر هەمووی ئازادی خواست باشە پیاو هەیە ژنەکەی ئەمەی ئەڵێ قۆخە باش نییە کەچی لە سۆشیال میدیا ئەبێ بە ئازادی خواست و بە ژن دۆست باشە ئەمە خۆ دووڕووی پیاوی کوردە بەڕاستی کاکەش پێشووتر ژنانیان ئەکوشت ئەسووتان ئەیان و بەخوا خەتای پەرەمێز بوو پەرەمێزەکە تەقیەوە وەڵای ژنەکەی سووتە وەڵا خوشەکەی سووتە هەڵا دایکی سووتە ئێستا بووە بەچی ئێستا چەند کە سلێمانی و هەولێر پڕ بووە لە شوقەی بەرز هەر ژن هەڵەیەنە خوارەوە وەڵا خۆی هەڵەیە خوارەوە ژنە داماوە وەڵا خۆی کوشت لە شقەوە خۆی هەڵەیە خوارەوە بەخوا هەمووشی پاڵی پێوەنن پیاو میاو شت بابا بیزان پیاو میاو بۆ لەم پیاو میاو چونکە پیاوە ژن کوژێ میاوە پیاو نییە لە حەقیقەت باش نییە اینجا وەکو وتم بانگەشە بۆ ئازادی ژنە اینجا شیکاری سیاسی و شرۆڤەوان و نازانم شارەزا و وەهمی و ئەم بابەتانە یان ڕەخنەگری وەهمی ڕاستپێراو باشە پیاهەڵدانی ژنانی فرێند و ژنانی نزیکی خۆی جا پیاو کۆمەڵی پیاو هەیە ژن هەرچێک ئەنووسێ ناشی خوێنێتەوە ها ڕسمەکە ئەبینەوەی بووکەشوشەیە دەستخۆش خانم گیان هەر بژی بەڕاستی داهێنانە کردووە بەڕاستی ئەو میعرەی تۆ شێعرە کورە عەبڵا پەشێوی چی شێرکۆی چی کورە نازانم فڵانە فیساری چی ئەو تۆ شێعرە لە چۆن نووسیوە خانم چۆن ئەزانی ئەوا بنووسی ناڵێ بابە درۆکەی بە قورئان درۆکەی نە ئەزانی شیعر چییە نەخوێندوو دێتەوە کاکە ماسایی بۆکەی بۆی سەفەر ئسکانیکەی ئەیتام قسە قۆڕ بۆ چێکی کاکیژێن باش نییە ئەچن
پیا هەڵدانەکەن بۆ ئەو ژنانانە ئیتر نییە ژنەکەش خۆی لێ گۆڕێ لە بەخوا دیارە ڕاستکە نەک بە پێ ڕابێنن گاڵتەوە پێکەن کاکە لەبەر ئەو ڕوخسارە بووکەڵەیەتە ئەگە ناخۆ ئەو شەکەتە هەر ناکەنێتەوە حەسەن کاکە من خۆم پیاویشم ئازانی ئارام ئەحمەد بابەتم نووسیوە بابەتەکەم ئەزانم کە ئەینووسم و بڵاوی ئەەکەمەوە ئەزانم کە لانیکەم 2 یا 3 دقی پێچێ اینجا ئەو کەس ئەتوانی بیخوێنێتەوە تەواویکە کەسی سێرەکەم یەکسەر دەست خۆش کاگارام ئێ بە قورئان نەیخوێندۆتەوە خۆشەویستانی ئارام ئەحمەد زۆر جوانە کاگارام بە قورئان نەیخوێندۆ چونکە من کارتەکەی ئەزانم یعنی هەر لە حەزا کە دای ئەبەزێن یەکسەر ئەڵێ دەست خۆش کاگارام کات نەیخوێندۆ براکەم هەر لە خۆتەوە ئاڵێ لە کاتێکە ئینسانی تەبیعی ئەبێ شتەکە بخوێنێتەوە شەنوکەویکە ئەگەر باش بوو ئەڵێ باشە دەستی خۆش بێ باش نەبوو ئەڵێ باش نییە یا قسە ناکە بەڕاستی اینجا ئەوە باسی پیا هەڵدانیشمان کرد هی ئەو پیاوە ساختەچیانە کە بۆ ژنان ئەچن ئەو نە ماساوەکەن یا گوڵیان بۆ ئەنێرن کاکەشی ئەرەوەڵە اینجا کۆنە ئەندام پەرلەمان نووسەر شاعیر بێژەر و مێدیاکاری ساختەچی مامۆسای زانکۆ ڕۆژنامەوان گۆرانی بێژ چەپی ئیسلامی سەلەفی ئیخوانی هەموو ئەمانە کە لە قوڕە بەڕاستی چەقیون ئەم پیاوانە ئەو بیرۆکە و قسانە دەریان دەبڕن بە تەواوی دوورە لە بیرکردنەوەی خۆیان بۆ سەرنجڕاکێشانی ژنان و ڕاوکردنی زۆرترین کچ و ژنە بۆ نمایشانە خۆیان نیشان ئەدەن هاوشێوەی ژنان بۆ ئەوەی سەرنجی نێرە مێبازەکان ڕاکێشن باش نییە ئەمانیش سەرنجی ژنانی چالاک و تەنانەت ئاسایی ناوتۆڕەکان ڕاکێشن باشە یعنی سیرەکەی لێرەیە فکر و معریفە و سیاست و ئەوە لە ئارا نییە لە پشت ئەمانەوەشتی تر هەیە هەندێک کەس هەن خوان بە پیاوەزان من ئاوابینی من کاکی ژیان خوان بە پیاوەزان پیاوە ڕیش و سنێڵی هەیە کەسی ئارام ئەحمەد بنمونە باشە ڕۆژانە قسە ئاکات دژی پارتیەکەتی هاوارەکە لايڤەکانیان خەڵک سێریەکە کەی سێرەکەم وەکو ژنان ئەچن فیلتەرەکەن لە عینەکانە باش نییە من لە تیتۆکە قساکە ئەچێ بە فیلتەرەوە قساکە پیاوە کاکە ئەی هاوار ئەم لێوە سوور بۆتەوە گوپی ئاوا خڕە یەک چەند و گرێتیان نیە هیچ شتێکیان نییە باشە ئەیشی ئەوێ یەکێتی پارتی بڕوخێنێ بەڵام یەک پیاوە ئەی هاوار بخاتی پێغەمبەر کاکە باشە ڕوخسان وەکو ژنان وایە لێویان سوورە وەکو ژنان باشە ئاخر پیاو چۆن نەبێ مکیاشکە بەر بێتە خوارەوە کاکە وەکو یەژن بە کفر نەبێ ئەچن فیتەرە خەنە سەر لایڤەکە بخاتی ئەز و ئاسمان چۆشتی وایە من بینیمە هەندێ زەلام هەیە کاکە ئەچن لایڤەکانەکەن بەڵام هەمووی فیتەری خاتە سەر و وەکو وەی مکیاجی کردبێ ئەم لێوانە سووس و ناسک یەک پەڵەیتیانی هیچیتیان نییە چۆنێ کاکە ئەگەر ئێوە گەین قەیناکە وەڵا کاکە من لە هۆڵنداوانە ئەبینم کوڕێکە گەیە بەڕێگا ئەڕوا مکیاجەکات ئەوە قەیناکە تۆ بڵگەی بەڵام ناکرێت تۆ بڵێ من شۆڕە ژێرم و ئەمێکێکی پاتی بڕوخێنم و ئەبێ ئەوە بکەم و دژی دزی و گەندەڵیت بەڵام تۆ بێ وەکو پیاوێ بێت فیلتەر بخەیە سەر دەم و چاو چۆنشتی وای بێ کاکە تۆ چ دابەیەکی بەڕاستی کاکە هەنێکیشانەیە ژنیشیانەیە نەفرن لە ژنەکانیشان کە ئەوتان لێ قبوڵەکەن کاکە چۆنشتی وای بە قوربان من ئەبێ خۆم لە حەقیقەتە کاکە ناکرێ من فیلتەردا خەڵک کەس بە منی ئەوچی ئەوە کاگەرم بۆ ئەوەی جوان بێ بۆچی فیلتەر نادەکەوە فیلتەریشی خۆمان بە پیاوە زین کە بە خاتی دارو بەرکاکە فیلتەریی تەڕەماشی چی بە قوربانە بم یعنی معقولە پیاو هەسێدا مکیاژ کات و فیلتەر کات و نازانم لە تیکتۆک و لەمانە بۆ بێت تۆ بی قسە بۆ عالم بۆکەی کورە فیلتەرە چوزانم فەرقی نییە خۆ فیلتەری شەرە بێت و چاکێکی دەمو چاکی کاکەم شەر نییە هەر فیلتەر بێت بە ئێڵەکەی هەر فیلتەرەکەش ئەبێ بەڕاستی کاکە چونکە تۆ وەکو فیلتەر دەستکاری هەموو دەموچاو هەموو شتێک دەکەیت و خۆت دی بەڕاستی کاکە ئەمێ ئەیبە ئەگەر خراپن لەبارەی ئەخلاقیەوە گەین بە ئاشکرا بڵێن باشە بەڵام نابێ بەڕاستی ئەوە بکەن نابێت ئەشیانەوێ یەکێتی پارتی بڕوخێن اینجا لە کۆتا خاڵە باسی یەکێتی نووسەران ناوی زل و دێوێران ئەەکەم باش نییە کە بەس خەریکی کتێبڕکردنەوەن خۆشەویستانی ئارام ئەحمەد یەکێتی نووسەرانی کوردستان هەر لە سەرەتای دامەزراندنیەوە بە مەبەستی چی بووە بە مەبەستی هەوڵی ڕۆشنکردنەوەی بیری کۆمەڵگا و چرخانی بواری نووسینەوە دەستی پێ کردووە کە من ئاگادارم وەرەسەیشی زۆر خوێندومەتەوە بەڵام ساڵانێکە لە سایت دەسەڵاتی حیزبی کوردی پارتی یەکێتیە ئەندامەکانیان تەنها گوێڕایەڵی حیزبی دەسەڵاتدارن نەیانتوانیوە هەنگایە بڕۆنە پێشەوە جارێ من بەوە شێتە بم لەو چاخانەی شەعبەیە کە دائنیشتن ئایزانی ئارام ئەحمەد شاعیرە نووسەرە باشە کاکە ئەیان بینم سێرەکەم قسە ئەکەن دان لە دەمیانە نییە
من بەوە ڕێک شێتە بم شێت فێم لێ کاکە بەس تۆ پێم بڵێ تۆ بۆ دانە چای ناکەی ماڵی کاول بێ نووسەری کورد بەس بۆ دانە چاک ناکەی بۆ دانە پاک ناکەی تۆ کاکە بۆ نایکەی وەرە لەم هۆڵندایە پیرێژن و پیرەپیاوی 89 ساڵت پیشانەیەم قەسەم بەخوا هەر حەزەکەی سەری دەمودانیکەیت باشە تۆ چۆن هونەرمەندێکی ئەوەندە بێفەرهەنگی ئەم دەمودانە لە دەمتانیە هەمووی ڕزیوە هەمووی بۆگەنی کردووە بەجگەرەوە بە ئارەق پێ خۆشی پێ ئەیشتوی ئەم دنیاە بگۆڕی لە ڕێگەی خەڵەمەکەتەوە باش نییە بۆیە ئەمانە نەیانتوانیوە سانتیمەتێک بچنە پێشەوە بە جۆرێک کارەکانی زۆربەی نووسەرانی لقی سلێمانی لە داهێنانی نووسینەوە بۆ بە خۆپیرۆزکردن و کتێبپڕکردنەوە ئیتر گرنگ نییە ناوەڕۆک و مانای کتێبەکان چین و چۆنی گرنگترین کارەکانی یەکێتی نووسەرانی نزیکی یەکێتی و لقی سلێمانی نووسەرانی ناوچەی هەولێر و بادینان و نزیک لە پاتی ئەم کارانەین خۆپیرۆزکردن و مانەوە بە دیار کتێبە پڕکراوە خۆڵاویەکانەوە کە زۆرینەیان دزراوی ئەدەبین لاساییکردنەوەی کتێبی ئەستور و ناوەڕۆک لاوازن اینجا خۆبەزلزانی بەرامبەر نووسەرانی گەنج لە ژنان و پیاوانی ناو جیهانی نووسین بەکەم سیرکردنی توانەکانی گەنجان بە تایبەتی ئەو ژن و کچانەی کە لە ژێر دروشم و کارەکانی ئەوان و ئایدیا سەقەتەکانی ئەوانە بیر ناکاتەوە یاخود کەسانی ڕۆشنبیر و سەربەخۆن و ناشنە ژێڕکێفی ئەمانە باشێ چونکە ئەوانش ئاگام لێیانە بەڕاستی ئەگەر باسی یەکەم بۆتان ئەوەیش ئەگەر کچان و ژنانێک تەسلیمیان بن بۆ نمونە شاعیریش نەبن بەخوا شاعیری چاکە ئۆف خانم تۆ لە تەلەڤیزیۆنە بە باڵایە هەڵەڵێت ئای قەڵەمی ژن کاتێک کە ژن ئەنووسێ نازانم ئەسێرە بە ئاسمانەوە کێتە خوارەوە کاتی ئەمەت بۆ چیش هەمووی ماساوەکەن بەس بۆ شتی تر درۆکەن بەڕاستی ئینا دوجار ژنیش مرۆڤە وەکو من و تۆ وەکو ئەوەیە داهێنانەکە ئەوەیەکە ئەوەیەکەوەکە تۆ ئەم هەموو ڕێکلامی بۆ بۆکەی بەڕاستی بۆیە گەورەکردن و هێنانە پێشەوەی کەسانی نزیک لە حیزب و دامەزراوە حیزبیەکان کە هەندێک لەو ژنانە لەو جۆرانن کە هیچ بەهرە و توانە و ئیرادەیەکیان نییە توانای نووسین و ئەدەبیان نزمە تەسلیمی بیرۆکەی سوا و لاساییکردنەوەن خۆ دەرخستن بوون لە پێناو ئەو پارە و گەشت و سەفەرانەی دەرەوەی وڵات کە بە ناوی پرۆژەی نووسین و هونەرەوە بۆیان فراهەم کراوە سەفەرێک لە ماڵێ بووم دانەیەکم بینی وتم تۆ بۆچی هاتووی بۆێرە بەچ عینوانی چی فیزەوە گرتووە وتی بەڕاستی من فیزەم لەگرتەوە بۆی بێم لێرە لە هۆڵندا سێری سکەی قیتار و ترام کەم چونکە پارتیمان ئێوێ قیتار بێنە بۆ کوردستان کۆرە تۆ سیروان بازانی نردوویتی دوو دەفتەری یاوی تێ فیزەی بۆ نردووی سێری قیتار و سکەی چیەکەی کۆرەتە وەرە بمکوژن کاکە ئایلەوە تۆ باسی چیم بۆکەی کاکە من ئەزانم تۆ چێ نردوویتیم ئەزانم بۆچی هاتووی بۆ هۆڵندا و بۆ ئەڵمانیا و ئەم بابەتانە سەیری چی سکەی قیتارەکەی سەیری چی ئاخر مام تێ بکەم بەڕاستی ئێوتم بیبن بۆ بسەردامە دار و بەردی هەسکەی قیتارە بۆ خێر کایگەیکە بە هەر سەیریکا بەڕاستی باشە کاکەژە بۆیە لە سای ئەم خەڵکانەوە بەڕاستی لە چەند ساڵی ڕابردووە جگە لە لاواازترین و بێبەهرەترین کەسەکان لە هەردوو ڕەگەزی نێرومێ کەسانی لێ هاتوو بەتوانان نەیانتوانیوە وەکو پێویست بناسێن و دەرکەون باش نییە بۆیە ئەم نووسەرانە جگە لە سێکس و جیهانی پۆڕن ئاگان لە نادادی و شپرزەیی کۆمەلگانیە و بەشێکن لە تەواوکردنی گەندەڵی و نادادی و هەموو دیاریدە دزێوەکان جگە لەوەی غیرە لە خەڵکانی بەتوانە و گەنجانی خوێن گەرمەکەن کە کاتێک بابەت و نووسین و توانیەکانیان بڵاوەکەنەوە هەموویشیان یەک دوو موچە سێ موچەی حیزبیان هەیە کورسیەکانیان چۆڵ ناکەن بۆ کەسانی لێ هاتوو واز لە میلاکەکانیان ناهێنن بۆ گەنجانی بێکاری هەرێمی کوردستان جا زۆرێک ئازیزان لە جام زۆر بە دیقەتەوە هینەکەم ئەها بە دیقەتەوە سێری کۆمەڵە شتەکەم بەڕاستی زۆر جار لەم شاعیر و نووسەرانە ئەمنە زۆڵم ئازیزانی ئارام ئەحمەد هەرکەس ژنێ شتێکە نووسێ بە باڵای هەڵەڵێ هۆنراوێکی کاڵ و کچی دەنووسێ دەیکەن بە شاکار باشە هەیەە بۆ قەڵەمی ژنە گری خۆشەویستانی ئارام ئەحمەد گوایە قەڵەمی ژن ئاوامیمە و ئاوا بەرزە و یعنی تەنەکەی ژەنگاوی ئەمانە ئەیکەن بە زیاڕ ئەیکەن بە ئاڵتون تەنها بۆ ئەوەیە کە شتێکی لێ بکەن بەڕاستی دەنا ژنیش وەکو پیاو مرۆڤە ئەکرێت لە هەموو مەیدانەکاندا ئەسپی خۆی تاو بدە دەبێ بەرهەمەکەی پێناسەی هێزی فکری و دەهێنانی خۆی بێ نە کۆمەڵی پیاوی قرخنی ساختەچی بە باڵایدا هەڵبڵێن تا سێکسیان لەگەڵا بکەن بەڕاستی بۆیە یەکێتی ئەمە کار و پیشەیانە
باش نییە من زۆرم لەمانە بینیوە وەکو ئەوەیە ئەگەر ژنێ فڕۆکەوان بێ تەسیمیان نەبێ ئەمانە ئەڵێن با بۆ فڕۆکەوان نییە نازانێت فڕۆکە لێ بخورێت ئەوە باش نییە و ئەگەر ژنانێک لە ناو فڕۆکەکەیە بۆ نمونە خواردن بژێڕن با بڵێن ئاو و نان و سەمون و ئەمانە بژێڕن ئەگەر تەسیمیان ببن ئەڵێن ئەمانە گەورەترین شاعیر و نووسەرن بەڕاستی ئاوا بیری لێ ئەەکەنەوە ئەمانە کاکە من گۆرانی بێژەکان گۆرانی بێژ ژنمان هەیە زۆر دەمخۆشە زۆر هونەرمەندە لە کوردستان یەکێتی پارتی هیچیان بۆ ناکەن خۆشەویستانی ئارام ئەحمەد هیچ شتێکیان بۆ ناکەن ئەگەر تەسیمیان نەبن تەسیمیشیان بن بەرنامەیان ئەنێ تەلەڤیزیۆنەوە یەک کەناڵیان ئەخەنە خزمەتەوە یەک کەناڵ ئەڵێ مەسئولێکی پارتی حەز لە کشێکەکە بۆ نمونە هەچی گۆرانی هەیە سوار ملی هەموو گۆرانەکان بۆ یەک تیڤی تەسیم ئەکا تەنها لەبەر سێکس نەک لەبەر هونەرەکەی بەڕاستی نەک لەبەرەوە ئەمە ڕاستیە ئەمە یەکێتی نووسەرەکانیشمانە کە لە هەولێر و لە سێمانی هەر هەمووی وایە کۆ نووسەر لەکوێ هیچ باشی بۆیە من ڕقمە بۆیە من ئەڵێم کە تۆ یەی وەکو پیا و دانیشی بە باڵای ژنێکە هەڵ ئەدەی باش ئەمە خۆی سوکاتێ بەژن بەڕاستی خۆی سوکاتێ بەژن ئەلەسا ژنی ئێمە لە باشی وسانە لاوازە کەڵکی نییە هیچیان پێ ناکرێ قەڵەمیان ئەوە نییە ئەبێ پیا و ڕیکلامیان بۆکە باش ئەمە سوکاتێ بە ژنان بەڕاستی بەڵام ئەوەی من ڕێزگرتنی ژنانە کە ژنان ئەبێ بە توانایی خۆیان بە هێزی خۆیان بە مێشک و بیکردنەوەی خۆیان بە قەڵەمی خۆیان دەستیان بە شتەکان بگاوە ڕاستی باشە کاکە ئاوایە لەواقع ئەبێ بەو جۆرە بێ تۆ چی ڕیکلام بۆ ژنەکەی کاکە تۆ چی لە ماڵەوە لە ژنەکە هەڵی لەم لای شەجێ ڕیکلام بۆ ئەمە بۆ ئەوەی ترەکەیت اینجا دوو قسەیتتان بۆکەم بەجێتانی هەڵم خۆش لەسەر چیە سەر بەهار عەلیە کە هیچێکە لە چالاکەوەکانی بواری مافەکانی ژنە و پێم وایە بەڕێوەبەری ڕێکخراوەیەکی شەکە من بەڕاستی ناوەکەی نازانم کۆمەڵێک مەلای ساختەچی شکاتیان لێ کردووە پارتی هێنانتە گیر و گاز باش نییە پێم وایە بە کەفاڵە ئازاد کراوە بەڵام شکاتیان لێ لەسەر کۆمەڵی قسەی کردووە من گوێم لە قسەکانی بەهارەوە بوو بەڕاستی قسەکانی هەمووی ڕاستە من قسەکانی هەمووی ئەسەلمێن باش نییە ئەو قسانی کە بەهار کردوێتی لە ئەوروپا هەموو مناڵێک ئەیزانێ هەموو کەسێک ئەیزانێ ئەوەندە ئاساییە خەڵک هەر تااقەتیشی نییە باسی ئەو قسانە بکا بەڕاستی هەر تااقەتی نییە ڕاستیە باش نییە چونکە ئەوروپا گەوڕی فەسادخانەی بەڕاستی چەند ژنە نییە لەواقع ئەمە نییە لەبەرەوە من لێرەوە قوڵتر لەسەر ئەوە ئەمێ بڵم کە بەڵێ پاشنەی پێڵاوەکانی بەهار عەلی لە مێزەری مەلا مەسەرەکان ئەو مەلایانەی کە شکاتیان لێ کردووە زۆر پیرۆسترە کە بەشغەڵەی ئەم مەلایانە تەنها فرەژنیە فرەسێکسیە بەڕاستی و دین و ئاینیان تەنها بۆ دامرکانەوەی ئاڵۆشی ناوگەڵیان دەوێت بەڕاستی باش نییە بەس بۆ ئەویانەوێ لەبەرەوە مێزەری ئەو مەلایە ئەو بەناو مەلایانە سەری ئەو مەلایانە ناگاتە پاشنەی پێڵاوەکانی ئەو بەهار عەلیە کە من یەکەم جاریشمە ناوی ئەبیسم یەکەم جاریشمە کە وێنەی بینیوە بەڕاستی قسەکانی هەر هەمووی ڕاست یەک قسەی نییە کە شتێکی عەجیب و غەریبە لە حەقیقەت ئەگەر بەهار عەلی بەدەستی پارتی و بنەماڵەی بازانی لە زیندانا بێت حتا بیشی کوژن 1 سانتیمەتر لەو حەقیقەتە ناگۆڕێ و ئەو ڕاستینەی کە ئەو وتوێتی بۆ هەتا بەڕاستی ئەمێنێتەوە ئەمە ڕاستیەکەیەتی ئێوە ناتوانن بە هەڕەشە و بە زیندان و ئەلبەتە کۆمەڵێک مامۆسای ئاینی هەیە بەیانی ڕۆژە بێتەوە حتا ئەخەون ئەڕشێنەوە بەڵام کەس چەناکە نەپاتیوێکێتی بەڵام ژنێکی ئازادی خواز زیێت ئەڵێ بابە ئەمە گەوڕە ئێوە چوارژندا ئەنێن شەوانەچن سواریانە بن باشە کەچی بێن بە دادگا ئەو بەهارە خەتەرە بۆ ئێمە ناڵێ ئێمە هەموو شوێ سوار ژنان بین و 4-5 ژنمان هەبێ باسەکە هەر ئەمەیە بەڕاستی باشە یا وەکو ئەوەی کە ئیسلام و خوا ئیش و کاریان نەبێ تەنها سێکسی ئێوە دابین بکەن باشە کاکە چۆن وایە بۆیە من قوڵتر ئێڵێم تۆ وەکو مەلا مەسەر یا مەلا مەسەرەکە کە 4 ژنیان هەیە ئەم شەو ئەچێتە لای ژنێکیان سییانەکەی تر ئاگیان لێ ئاوا سەی دەکەن و چاوەڕوانن وەڵام ئەم شەو ئەچێتە لای حەبێ باشە دی ئەیکەیەتە لای ئەمیترەوە سبەی شەوی یا 3 شەوی جا سبەی شەوی کابرا پێی نەکرێ طبعا ئەبێت دوای خە بۆ شەوێکی تر باشە چی ئەم سوکاتی قوڵەکە ئەی چۆن ئەمە سوکاتی نیە ئایزانی ئارام ئەحمەد چۆن ئەمە سوکاتی نییە سێژنەکەی تر چاوەڕوانن بزان کەی ئەم شەوەشێ بۆ لای حەبێ سبەی شەوەشێ بۆ لای ئەوی تر باشە ئەمە بچ ئەخلاقێکە کاکە هاوار
ئەمە چییە ئەمە چییە تاکەی ئێوە دانیشن ئەم دینە خێنە خزمەتی ناوگەڵتانەوە بەکاری هێنتانە خەڵکیش قسە نەکا وەڵا قسەکەین کاکە وەڵا ئەوە حیوانیە گوت و کرمانجی تەواو ئەمە ڕاستیە کاکەژێن ئیتر پێتان خۆشە پێتان ناخۆشە ئەمە حەقەتە جایتر بەهارە خەنە زیندان نازان چی ئەەکەن ڕاستیەکەی وتووە ئەمە ناڕەوایە و هیچ ژنێک لەم دنیا هەیە پێی خۆش نییە چوادانیان ژنی یەک پیاو بن باشە یا ئەحمەق کراون بەنای دینەوە یا مەسەلەی پارەیە تاو لەمە بەدەر نییە لە ڕاستیە مەسەلەی باش ئێوە فەقیرە بینن چوا ژنی هەبێ خۆشەویستانی ئارام ئەحمەد ئادە یەک فەقیرم پێ بڵێن کە چوا ژنی هەبێ زەحمە لێوێ ئەها نان نییە بیخوا شتیوا هەیە شتیوان نییە فەقیر ناتوانێت چواژنی هەبێ کەواتە ئەو ژنانەی کە چوالیان شۆکەن بە پێوە یان زۆر ئەحمەق و قوربەسەر کراون و ئەو نییە فەرهەنگ و دابڕسوم و خێزان بە تەواتی بەدبەختی کردوون وانێک کە بیر نەکەنەوە یا بە پارە دویان کەوتون و قەچێکە ئەم کابرا پارەی هەیە بۆ خۆمان خۆشەژینوتەوە ئەمە کێ لە ئەوروپاش هەبێ من لە دۆسەلدۆرف لە شانزەلیزە لە پاریس مەسەلەن دەوڵەمەندی بینوێ 70-80 ساڵە کچی لەگەڵای 20 ساڵە بەس ئەم بەخۆی لەگەڵیان ڕۆیشتووە یعنی کەس ئەوەی نەکردووە تەواو ئەڵێ من بەشێ لە جوانێکی خۆمی ئێمێ ئەویش بەشێ لە پارەکەی خۆی مەیەتی هێر گۆڕینەوەی لە ڕاستیە باشە بەڵام ئەمە خێزان نییە تۆ 4-5 ژندانی لە ماڵەوە کاک هەیە 5 ژنی هەیە 6 ژنی هەیە لەگەڵ چۆن شوێنە کاک وەڵاهی بەردەبارانیشم کەن ئەو قسانە هەرەکەم بەڕاستی خۆشەویستانی ئارام ئەحمەد تەواو من ئەمە ناکرێ بەڕاستی وەڵاهی بۆ پەڕی ئازایەتیەوە ئەڵێم چۆن چوار پیاو بۆ ژنێت نابێ چوار ژنیش بۆ پیاوێک نابێ بەڕاستی کاکە بە شەرەف و وجدانم هیچ پیاوێک لەم دنیایە نییە چوار ژن تێکە باشە کاکە هیچ پیاوێک لەم دنیایە نییە درۆکە باشە کاکەژێ و هاچێ چوار ژنیش بێ زوڵ مەکا بەڕاستی ژنێکیانەیە جوانترە هوشیارترە لە سێکسی نازانم خۆشترە زوو بۆ لای ئەویان درۆ کاڵێ بە عەدالەت بێ لە بێنە عەدالەت نییە تۆ بۆ نییە 4-5 ژن هەبێ عەدالەتێکی کاکە بۆ نییە بەڕاستی ئەبێ ئاسن ئەبێ قەدەغە بکرێ ئەم مۆزوعە جایتر کێ لە مێژووات 50 ژنی هەبووە بە ئێمە ناکرێ برا هارون ڕەشید 700 ژنی هەبووە و نازانم کوڕی حەزەتی عەلی 300 ژنی هەبووە و باش نییە سەباوی ئەوە نییە ئەو سەردەمە ڕۆیشت و ئەمزە تەمە ڕۆی کاکە نییەشتی براکە ئەو بە زۆر نابێ کەواتە بانکردنی بەهار عەلی بۆ دادگاکانی پارتی و بنەماڵەی بازرگانی یەکەم شت ڕسوایی بۆ پارتی و بنەماڵەی بازرگانی بەڕاستی بۆ ئاسایشەکەی بۆ دەستگای پۆلیسەکەی و پێویستە هەموو خەڵکی شەریفی کوردستان هەموو خەڵکی ئازادی خواست پشتیوانی لە بەهار عەلی بکە باشە لەبەرەوەی کۆمەڵی حەقیقەتی وتووە و ئەوە ڕسواییە بۆ دەسەڵاتێک کە بەگوێی کۆمەڵێک مەلای ساختەچی باش نییە سێکس بازی ناوگەڵ نازانم چی بکە و بێت دەمی ئازادی خواست ئەوە بکە ئێوە وەکو کۆمەڵی خەڵک مافی خۆتانە بڕۆن ڕێکلام بۆ خۆتان کەن بڕۆ ئەم هەموو مزگەوتەیە قسەی تیاکەن ئەم هەموو کەناڵە هەیە قسەی تیاکەن سۆشیال میدیا هەیە قسەی تیاکەن بە ئارەزوی خۆتان شەو تا بێن ڕۆژێ ئەڕشێنەوە باشە ئەوە بۆ ئەگەر کەسێک دوو قسە بکە ئێوە سەر پەلاماریە دەن یعنی ئەتانەیە لەو کۆمەڵگەیە بەس خۆتان قسە بکەن مەداکان یعنی کەس قسە نەکە ئیلا خۆتان نەبێ باش جان بابەتێکم نووسیوە بۆتان بڵاوەکەمەوە من لە ژیانمە گوێ لە مەلا ناگرم خۆشەویستان لە هەمووتەوە گوێ لە مەلا نەگرتووە باباش ڕاستی بزانین قەتیش گوێ لە مامۆستایانی ئاینی ناگرم بەڕاستی لەگەڵ ڕێزما بۆ شەریفەکەیان بۆ لەبەرەوەی بۆتان بڵاوەکەمەوە لەبەرەوەی لە پێنجن من بەیانی ئەچووم بۆ مەکتەب نیۆڕۆ ئەهاتمەوە ئەچووم بۆ مزگەوتی حاجی ڕەشی لای مامۆستایەکی ئاینی ئەم خوێند دەستی دینی باوکمەوەی بچۆ بە لێش بخوێنی جسمی عەممە و نازانم چی ئەم بابەتانە بۆی دەستی دینیش فێر بیت منش ئەچووم بۆ لای ئەم خوێند ئەو مامۆستا ئاینیە کوڕەکان ڕۆژێک نازانم چی بوو نەمزانی یەک شوڵکی پیا کێشام ئەها شوڵکی داربی هەیە هینی بی کە ئاوایلەکەی هاژەیەت باشە ئەها خۆی نەرم و ناسکوانە کە ئاوایلەکەی ڕێک هاژەیە ماڵتەنەوە بێ کاکە یەکدانی پیا کێشام ئیتر نییە ئازار هەتا ئێسقانەکانم ڕۆیشت ئای جوێنم پێیا بۆ مامۆستا ئاینیە بە ئای جوێنم پێیا ئەو ڕۆژە لە جاوەکو ئەمە مزگەوتەکەی حاجی ڕەشید بوو لە پێنجەنای مزگەوتی حاجی ڕەشید بووم ئەمەش شوێنی نوێشکردن و ئەوانەی بۆ حەوزنووشەکە ئالێرا وەکو شوێنێک و ژێزەمین وا بوو لەوێ مناڵی دانا بوو دەستی پێوتینەوە کاکە شتێکم نەزانی کوڕەکان یەک شوڵکی پیا کێشام هەتا ئێسقانەکانم ئازار ڕۆی هاسابۆ بۆ مناڵی ئەمە نەم جوێن بەخۆی بە مێزەری بە نازانم چییە پیا هاتمە خوارەوە حەچی جوێن هەیە پێمە چوومە بۆ ماڵەوە
باوكم وشتم تملي يوم مامۆسایینە ما باكشم توزي كيديامتم قسم بخوا بحاك ناس بوناوي لو كاتوا اوي كم جار بوا بدسي ملا ليان بخوم جوله ملا بقرم حتى او روجي امرم سوين مخواد جوله ملا نقرم باوش راسي بزان لبر اوي من عليك بون بياني اشوف بو مكتب تاني ورويمو ما وصاتي وهليا باوكتي وهليا اشي بولاي ما وصاي عيني اللي باش ما وصاتي عيني وباش كتك الشريف وباك او ودسم فيركا ودين فيركا اي شوكي بياكش اي تيو هليا كنا سندان لو كم القايا بدا باشا كاكا كهمي هشكي وشان باشا من بلا قورم نبو براسي بلا همي هشكي يا كاك باوك ما بو مكتب ايوت هو بهمو من على وتراوه يسقانەکەی بۆ من گۆشتەکەی بۆ ئێ بۆ کاکە بەبارم تێگیراوم برا ئێخۆ بەخوا مەکتەبێکی فێر نەکردم با باش بیزانم باخوا دەدا ساڵ مەکتەب خوێندووە سندان لێوە بەخوایکی فێر نەکردم باخوا خۆم هەسام بووم بە کۆمەڵەوە نازانم کتێب خوێندنەوە بەخوا بە خۆم بە دەرەکی فێری ئەو شتانە بووم ئەگینا مەکتەب یەک شتی فێر نەکردووم با باش بیزانم ئەمە ڕاستێکێتی لەبەر ئەوەیە ئەوم لەو مامۆستا ئاینی بینی لە پێنجێن لەو مزگەوتەیە لەو کاتەوە ئیتر بڕیارم ماوە گوێ لە مامۆستا ئاینی ناکەم خوم عقلم هي مشك ما بيركبوا لدين تيجي او القران هي بكردي هي بهولندي هي بهمو زمانك هي حتى هم ترجمان كي بزماني كردي باشنيه حزك ايات خونيتو بس الخوتا بنونه برو بيخونو تو رقي شرعيه شي وشي بملا ساخته شي كوري بيس علي ورا بار اواد ورن بارم بن رقي شرعيه بو خن مو كور برو بيخولين رو بابا ولا توري كنا بحالي يخوم يخون موكك تو شي تاريخين تو بس منها ها فاسد تو شي دراسي لبرا تواو ابي ايو تيبكن من تكاتا ناقن خوشويستا بخواتان اسفيرم زورم قسكت يوادارم كومال الشموتوي تا يك جاريكي يمو خدمتان بخواتان اسفيرم خواتان لقل بخيرش داي كاكا وتشيبو هو بوناي هو برايمن